يا هلا براك كوي شوني؟ باشي أحوالت سلامت وزعت كوي فيلي بياوا زالة بسر فيلي جنا أري أبو بولينا كيتوا برام ئەوەی قەت نبینی بە چای خۆت ئەمن لێ بکەمەوە يبو لەبەرەوەی ئافرەتی ئەوڕۆ دادەنیشی هەرمەتی خۆی دەکە بە خۆت نازانی ئەم زیرەکەم ئەمن ئەوان پێ دەکرێت واز بینە ئەوەی نبینی من لێکەمەوە پێم بڵێ وەزعت کووە والله باش تو شوني چ هەیە چ نییە جمعة بتماي سفرين باشا اینجا ئەولامان لەگەڵ مەکە تۆش وەرە چێ بگرە ئەمن لە ئێستاوە پێت دەڵێن جمعایی پێم ناکرێ ئەو بۆشتم چاک کرد بۆ پێت ناکرێ ئیشم هەیە ئیشی تێدە وەرە جمعان خۆ تۆ کوا دوکانت هەیە برام لۆ کاتە چکەبی ئاوا ئیشم هەیە من بڕۆم بڕۆ ئەمانە دوای گلەیین لێ نەکەی ها ئامانەتی خوابی یاڵا شێرەکەم خواب لەگەڵ خواحافیز السلام عليك. عليكم السلام بخير بي بەڵێن بێت نەهێڵم ئەمەد بەسەرا تێپەڕێت کە ئەبرای بە فیز و پۆس ماشەڵڵا دوکانێکی زۆر خۆشتەیە دەمێکە بە دوای دوکانێکی ئاگەڕام سپاست دەکەم ڕات لێ ها زۆر شتەکانم کو دانایە وەڵڵاهی زۆر بە سەلیقەدادنەوە ناڵم یەکەم جارە بە دوای دوکانێکا گەڕم بە دڵی من بێت هەموو شتەکان بەدڵین گۆیە هەموو شتە چ تێدایە فەرم ببینە لە بۆن دەگری لە شامپۆی دەگری هەمووی ئەی چ بۆنێکی خۆشت هەیە ئەنواع بۆنمان هەیە ئەتو حەزت لە چبی هەیە ئێ زۆر چاکە دەبڕۆ دانێکم بۆ بێنا بە دڵی خۆت بەدڵی خۆم بە دڵی خۆت دڵنیای لەوەی ئەی بۆ دڵنیا نەبم کە سەلیقە و ئەو نەجوان بێت خۆشەوە نە قۆز بیت بۆنە سەر هەردوو چاوم چاو طبعا ئەو بۆنە شتی ئەوها خۆش نییە الله ئەخ منیش بۆیە وتم بە زەوق و سەلیقەی خۆت بێ بە دەست خۆ زۆر بەدڵمە پێم بڵێ ئەتوانی ڕقەمەکەتم بیتێ ڕقەمی خۆم بەڵێ لەبەرەوەی من مەجاالم نییە ئەو نەبێمە دەرەوە ئەگە بتوانی بەگەیاندن هەندێک شتم بوێ لە داوا بکەم بۆم بنێری وەی بەسەر چاو بەس نابی بزانم ئەتو کچی چی من کچی حەمید توجارم ئەگەر بیناسیت حەمید توجار بەڵێ ئەو ناوە غەریب نییە حەمید توجار دەبیت چەند دڵ خۆش بکە کچە چوی بە نازی هەیە زۆر سپاس دەکەم ئەجا لەبەرەوەی کە ناتوانمەوە بێمە دەرەوە بێ ڕقەمەکەتم بیتێ باشە؟ زۆر زۆر باشە دەبۆستە با مۆبایلەکە بمێ ڕقەمەکەم بۆ بنووسە باشە گیانە؟ بینە فەرموو ئەو ڕقەمەکەی من ئۆ ڕقەمەکەشە دووەک و خۆت جوانە ئیتر هەرچیەکم بێت لێرە داوایەکەم ئەی بەسەر چاو دوکان هەمووی لە خزمەت تودایە زۆر سپاس دڵەکەم بەس بوەرە یەک فەرموو. پرسیار فەرموو ئەتو مێرد کردیە نەوەڵە کو تا ئێستا کچێکی وەکی جووە وەکی تو مێردی نەکردیە وڵی تر بڵێم چی باوکم بەس بۆ ئەوەی کە خزمەتی بکەم دایم لەژێر دەستی ئەوام نایەڵێت شوو بکەم هەر خواست بێنێکی شمێت یەکسەر بە ماڵەکە ئاڵێت کچەکەی من چاوی کوێرە بەس بۆ ئەوەی خزمەتی ئەو بکەم و لەگەڵ ئەوە بمێنمەوە دڵی کچەکەم چاوی چێرە بەڵێ باشە خۆ من یەک شت. چاوی شمعی بینیەوە یەک شت. بینیت یەک شت چاو جوانانەی تو یەک شت ئەتو ڕازی دەبی مێرد بەم بکەی ئەگەر بیتە پێش ئەی بۆنا ڕازیکردنی بابیشت عیدی من ئێ زۆر چاکە ئێم نیش چیمێت کوڕێکی ڕێک و پێک و قۆز و باشە بۆچینە وەرنە پێش زۆر زۆر باشە دە باشە من ئێستا ئاڕۆم ئەوە ڕقەمەکەشم لەلایە من خۆم مەستر بۆکەم باشە؟ چاوەڕە دەکەم باشە ئۆکەی دێخوار لەگەڵ